لەگەڵ پرژاندنی دەیان جۆرگەرا و تۆی نامۆی ڕۆژئاوایی و گەورەبوونی فشارەکان بۆ دوورخستنەوەی گەلی کورد لە پابەندی و شوناسی موسڵمانیەتی لا بەرامبەردا هاوڵاتیان ڕۆژ بە ڕۆژ زیاتر بەرەو ڕووی ئاینی پیرۆزی ئیسلام دەچن و توانای بەرگری میلی پۆڵە ئاسا لە پتەوبووندایە. ماوەیەکە لێرە و لەوێ هەوڵی جۆراوجۆر و بێپێشینە دەدرێت لە خزمەت بڵاوکردنەوەی بیرەنامۆکان و لێدان لە پیرۆزیەکانی خەڵکی کوردستان. بەڵام هاوکات هەواڵەکانی کاردانەوەی توندی هاوڵاتیان بەرامبەر ئەو کارانە دەنگدانەوەی ناوخۆیی و نێودەوڵەتی لێکەوتەتەوە. تەنها لە ماوەی چەند مانگی ڕابردوودا هەوڵی هێنانی گۆرانی بێژێکی بێکەسایەتی بۆ هەولێر بەهۆی ناڕەزایەتی دەربڕینی هاوڵاتیان لە تۆڕە کۆمەڵایەتیەکانەوە پوچەڵ کرایەوە. دواتری ژاشکرابوونی پشتیوانی مادی یەکێتی ئەوروپا بۆ سنتەرێکی ناوزانکۆی ئەمریکی سلێمانی کە لە ژێرناوی جێندەردا کار بۆ بڵاوکردنەوەی بیری نامۆ دەکات بەشێکی زۆری چالاگوانان و هاوڵاتیانی هێنایە دەنگ و ئەو سنتەرەی ناچار بەڕوونکردنەوە کرد. هاوکات ڕێگری ژمارێک لە قوتابیانی زانکۆ لە ئەنجامدانی سیمینار بۆ پرسی هاوڕەگەزبازان لە زانکۆکانی هەڵەبجە و ڕاپەڕین و دوایین جاریشکردنە دەرەوەی ستافی ڕێکخراوێک لە قوتابخانەیەکی بنەڕەتی ناحیەی خوڕماڵی سەربا پارێزگای هەڵەبجە بەهۆی ئەوەی ویستویانە بیری نامۆ و پڕوپوچ بدەنە گوێی خوێندکاراندا. ئەمە جگە لە پرۆژە یاساکانی وەزارەتی پەروەردەی حکوومەتی هەرێم بۆ لابردن و گۆڕینی وانەی پەروەردەی ئیسلامی لەلایەک و پرۆژە یاسای فراکسیۆنەکانی یەکێتی و پارتی بۆ هەمواری یاسای توندوتیژی خێزانی بە هەوڵی فراکسیۆنە ئیسلامیەکان و بەشێک لە ئەندامانی دیکەی پەرلەمانی کوردستان و بە پشتیوانی گەورەی جەماوەری خەڵکی کوردستان ڕەت کرایەوە ڕێگە نەدرا لەو ڕێگەیەوە زیان لە پەروەردەی تاکەکان بدرێت. ئەوەی بۆتە جێی پرسیاری هاوڵاتیان بۆچی حکوومەتی هەرێم و دەسەڵاتە ئیداریەکان بەتایبەت بەڕێوەبەرایەتیەکانی پەروەردە لە ناوچە جیاوازەکان و سەرۆکایەتی زانکۆکانی هەرێم کاراسانی بۆ ئەم جۆرە گروپانە دەکەن کە ژاری خۆیان لە ناوەندەکانی خوێندندا بڕێژن و بە چ پێوەرێک مۆڵەتی ئەنجامدانی چالاکیەکان دەدەنە دەست. لە کاتێکدا دەیان جۆڕێگری لە بەردەم ڕێکخراوە ئاینی و پابەندەکان و ڕێکخراوی نزیک لە حیزبە ئیسلامیەکانی هەرێمدا قوت دەکرێتەوە کاتێک داوای ڕێگەپێدان دەکەن بۆ ئەنجامدانی چالاکی زانستی و سوودبەخش لە ناوەندەکانی خوێندندا. زیادبوونی کاردانەوە دژی ئەم جۆرە هەوڵە نامۆیانەی هێندەی دیکە و ڕاستیە دووپات دەکاتەوە کە کورد و ئیسلام دوو ڕوو یەک دراون و بەبێ یەک هەڵناکەن. ئاوێتە بوونێکی قوڵی مێژووی لە نێوانیاندا هەیە و هیچ بیرێکی نامۆی فشەڵ توانای جێگرتنەوە یان جێپێڵەقکردنی ئیسلامی نییە لە نێو کۆمەڵگای کوردیدا.